والذين لا يشهدون الزور گەنجەکان تکایە باش گوێ بگرن. ئەمانە کەسانێکن کە هەرگیز لە مەجلیسی بێسوودا نانبینی. زور واتە شایەتی هەڵا هەروەها بەمانای کۆبوونە و دانیشتنێک گێت کە ئیسفادەی نەبێت. باتیڵە. بەمانایەکی ترەوان کات بەسەر نابن تا 2 شەو و نێرگەلە بکێشن. کات بەسەر نابن تا 3 شەو و بەس باسی شتی بێمانە بکەن. شتی وان ناکەن. بۆچی نا؟ لەبەرەوەی کەوان پێشەوە تەوبەیان کردووە. جاکەیەکێ تەوبە ئەکات ئەزانی کاتێک کە تاوانی گەورەکەی ئەزانی چۆنەگەی بە تاوانە گەورەکە بە تاوانی بچووک دەست پێکەیت. ئیتر دوایەوە گەورەتر و گەورەترە بن تاگەی بە تاوانە گەورەکە. اینجا بۆ دەرەکەوێت کە تاوانەکانە دەرەنجامی برادەرەکانە بوون. ئەو کەسانەی کاتیان لەگەڵا بەسەرەوەی. ئەوانە بوون کاری خراپ و تاوانکردنیان بۆ ئاسانە کردی. بۆیە خوای گەورە فەرمێت ئێستا کە تەوبەیان کردووە دڵنیایەکەنەوە کە هەرگیز لە مەجلیسی خراپ و تاوانکاریادا نەنیشن. هەرگیز لە مەجلیسی هەڵەیەدا نەنیشن و کۆ نابنەوە. هەنێ جار بانگێش دەکرێت بۆ ئاهەنگێک. وەلەوانەیە و کەسانی کە بانگیان کردووی زۆر و لەخوا نەبن. ئیتر دەنگی مۆسیقایان وەرز کردوێتەوە، ئافرەت میکیازی کردووە، ژن و پیا و تێکەڵن، جا تۆش لە ناوەڕاستی ئاهەنگەکەی. هەڵناسی بڵێ والذین لا یشهدون الزور. اینجا بڕۆتە دەرەوە. بەڵام پاساوە گەیەنیتەوە. بەڕاستیە بێ بڕۆن. اینجا ڕۆیت و نوێژی مەغریب بکەیت و چاوەڕێیەکەی تا عایشە نوێژە ئیشا بکە و اینجا بگەڕە بۆ ئاهەنگەکە و ئەوانیش پێتەڵێن تازەمیان ڕۆشتن. تۆش دەڵێ وەڵڵای ڕاستەکەی ببورە. ئەتوانی ئەو بکەیت. بەڵام ئەو خەڵکە تەریق ناکەیتەوە. تەریقیان ناکەیتەوە بەڵام بەشداریش نابی لەگەڵیانە. ڕێگایەکی ژیرانە ئەدۆزیتەوە بۆ دەرباز بوون. جا خوای گەورە فەرمێت والذین لا یشهدون الزور وإذا مروا باللغو مروا كراما. کە بەلای گفتوگویەکی بێسوودا تێپەڕن، کە بەلای کردەوەیەکی بێسوودا تێپەڕن کە هاتۆتە ڕێیان و ئێتە ڕێیان، ئەو کاتە ئەوان بە لەسەرخۆی و بەسەربەرزانە جێیڵ.